مواليدي هشتا سي مناڵم هەیە لە ڕێگەی فەیسبووکەوە فکرەی داعشم وەرگرت ئیتر داوایان لێم کرد لە کوردستانەوە چەند کەسێکم ناسی ئەوانیش داعشیان پێم ناسان چەند کەسێک ئیتر پێیان وتم هیجرەت بکە منیش هیجرەتم نەکرد لەبەر مناڵەکانم بەس پێیان یعنی دوعام ئەکرد کە بێن کوردستان فەتح بکەن ئێمە بگەڕێنەوە سەر یعنی ڕێگەی تەوحید ئیتر لە ڕێگەی فەیسبووکەوە ئەم کەسانم ناسی ئاڵایە داعشمان دروست کرد ئیتر خوشکێکم 4 مانگ پێش ئێمە دەستگیر کرا لەبەر ئەوەی ئێمەش دەستگیر نەکرێن لە ترسی خۆمان هەڵسام ئەو هینەم سوستان ئەو ئاڵایە ژنی ماڵەوەم تەمەنم 35 ساڵە پێشتر فکرەی سەلەفیەتم هەبوو دوای خوشکەکەم فەیسبووکێکی بۆم دانا دوای ئەوەی کە فەیسبووکەکەی بۆم دانا پەیوەندیم کردە یەکێک لە داعشەوە یەکێ بوو لە ناو داعش دوای داوای بۆم کرد کە ینی هیجرەت بکەم بۆ ناو داعش منش چونکە خاوەن ماڵ و مناڵ بووم ڕازی نەبووم بە داواکاریەکەی تر پەیوەندیم هەبوو لەگەڵێ هەتا ئەو کاتەی دەستگیر کرا فکرەی ئەوانمان بڵاوە کردەوانێ بۆ ئەوەی خەڵک ئەو فکرێ وەرگرن و لە ڕێی فەیسبووکەوە چەند کەسێکم ناسی کە داوایان لێ کردم هیجرەت بکەم بۆ ناو داعش بەڵام لە بەرەوەی مێردم هەبوو مناڵم هەبوو نەمتوانی ئەوەم نەکرد و پاشان دوای ئەوە داوایان لێ کردم کەوا کار و چالاکیەکانی ئەوانیا خۆت فکرەی ئەوان بڵاو کەمانێ لە فەیسبووک ئیتر چەند کەسێک بوون بە ناوی خوازراوە لە فەیسبووکە ئەو فکرێ و ئەو هەواڵانەمان بڵاو ئەکردوانێ و پاشان چەند ڕۆژێک پێشەوەی بگیرم پێیان وتم کەوا بە تەمای کار و چالاکین لەنا و پێمیان وت پێش ئەوەی کە ئەو کارە بکەین بە 2 ڕۆژ پێش ئەوە ئێمە پێت ئەڵێن تۆ بێی بۆ شاری ئیترەوە بوو دەستگیرکران قال اسأل عن شخص اسمه أبو مشتاق لەلایەن زاوایەکمانەوە پەیوەندیم پێوە کرا هاوکاریان بکەم دیارە زاواکەشمان لە ناو داعش بوو ئەوی چەند جارێک پێوتم لە گواستنەوەی خۆکوژێک هاوکاریان بکەم یاخو شوێنێک کە ئاهەنگی خێزانی تێدا بێت بۆیان دەستنیشان بکەم من ڕازی بووم و بەڵام پێش جێبەجێکردنی ئەم کارە لەلایەن هێزەکانی یاسایشی سلێمانیەوە دەستگیر کرام وبعد 10 أيام تم اعتقالي من القوات الأمنية پێش ڕەمەزان عومەر داوای ئەوەی لێ کردم کە چەکوشتی بۆ بنێرم بۆ چەکوشتی بڕەپارەیەکی بۆ ناردم 190 گەڵای بۆ ناردم بۆی چەکی بۆ بکڕم و بۆی بنێرمە دیوی منیش قبوڵم کرد و 5 کلاشکۆف و 50 مەغزن و 1500 فشێکم کڕی وەکتیان سبلیت بکڕە و ناوەکەی هەڵوەشێنە و بیخەنە و سبلیتەکەەوە وە خۆی بیپێچەوە و بۆی کەس گومانی لێ نەکا بەم شێوەی بەڕێکم دوایەوەی عومەر ماباتی داوای لێ کردم خۆکوژەکان کە هاتن لەوێ بمێننەوە فریای هیچ نەکەوتم و دەستگیر کرام وتی وەرە قساکەین لە ڕێی سیمکارتەوە وتم فێسبووک ئاسڕم وتی وەرە لە ڕێی سیمکارتەوە قساکەین وتم باشە من سیمکارت و شتم نییە وتی وەرە لە ڕێی گەراج بەغا کوڕێکە سیمکارتەکەت دەداتێ ڕۆشتم لێ سیمکارتەکەم لیسان پەیوەندیم پێکردی ئیتر وەرم گرلی پەیوەندیم لەگەری کرد ماوە لەگەر ئەبوو ئەنەس ماوە سیمکارتەکان مەشکان پێشەوە وتی عیشم بۆ بکە عیش و شتکە و ڕازی نەبووم وتم عیش ناکەم عیش و شت ناکەم وتی باشە بە پەیوەندیما بمێن لە ڕێی سیمکارتەوە 4 سیمکارت بە مەرحەلە 4 سیمکارتم کڕی پەیوەندیم لەگەریە کردەوە 2 مانگ جارێ هەنە جار مانگی جارێ ئەم شکاند سیمکارتەکە ئاخر سیمکار پێنجەمی سیمکار ئەو بوو دەستگیر کرا پیشەم چەک ڕۆشنە ئەو کوڕە هاتەلام بە ناوی جیمیم تی پێویستم بە 5 سلایە هەندێک بێشەک و مەغزەنی نوێ ئەمەش بۆم کڕێن و چەکانی لای خۆمما بوونەوەتی هەتا کاتێکی گونجاو دێم دام بە 5 سلاوم بۆ کڕین ئێکی بە 8 وەرەقان 50 مەغزەن و 1500 بێشەکیش
پارەکەی دامێ 50 ڕقی دامەیە پیشەم ئەندازیارم برایەکم هەیە بە ناوی ئەحسان لە ساڵی 2015ەوە چۆ ناو گروپی تێرۆریستی داعش برایەکم هەیە بە ناوی جیم بە بۆنەی ئەوەی کە من ماڵم لەسەر حدودە لە یەکێک لە شارەکانی سەر حدودە داوای لێ کردم کە ڕێگەیەکی بۆ بدۆزمەوە بۆ ئەوەی سپلێتێک ڕەوانەی بکات دوایی کە جوابم لێ گێڕاوە ڕێگەم بۆ دۆزیەوە بۆ ئەوەی ڕەوانەی بکات سپلێتەکە داوای وتی بەو شەرتەی کە سپلێتەکە نەخرێتەوە لەبەر ئەوە کە شتی تیادا ئەنێت پێش ئەوەی سپلێتەکەم بۆ بنێرێت من بەیانەکەی دەستگیرکەم